لە شاری هەولێر کافتریایەکی تایبەت بە خوێندنەوەی کتێب کرایەوە کە 4 کچ خاوەنداریەتی دەکەن و زیاتر لە 3000 کتێب بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی دانراون. گروپێک برادرین کچین حەزمان لە خوێندنەوە بوو و ئەو مەشروعەمان دانا لەبەر ئەوەی عالەمی کوبلەی زیاتر تشجیعیان کەین زیاتر کتێبی بخوێنەوە و سیستەمی ئیشەکەی ئێرە هەر یەکێک دەتوانی بێ چایەک بخوا قاوەیەک بخوا هەر کتێبە هەڵبژێری 3500 کتێبمان هەیە. خەڵکی بە گشتی بەکردنەوەی کافتریایەکی تایبەت بە خوێندنەوە دڵخۆشن. ئامادەبوانی کافەیەکەش زۆرینەیان نافرەت بوون. هەندێکیان کتێبیان دەخوێندەوە، هەندێکی دیکەش پیرۆزباییان لە خاوەنەکەی دەکرد و کەوتبوونە گفتوگۆ. ئێمە یعنی بەڕاستی شوێنێکی وامان نەبوو بە خوێندن. من خۆم زۆر حەزم لە خوێندنە و زۆر ئەخوێنم. بەڵام کە ئەچمە شوێنێک بەمێ بخوێنم هیچ هینێکی پێداویستەکانی خوێندنی لەناو نییە، یعنی زۆر ئیزدیحامە، زۆر دەنگە، زۆر هینە بە شوێنێکی وا بەو شێوەیە کە تازە یەکەمین جارە لە کوردستانە بەڕاستی زۆر پێ خۆشحاڵ بووم. رأيي الشخصي إنه نەڕینا منی یا کەسایەتی ئەف کافێ یەکەم جار لە ئەربی لێڤەت بە گەلک هێمنی لێ هەیە گروپێک شەهەوانان تێنە وێ دەرێ بڕاستی مرۆڤ لەوێ دەرێ گەلێکی کێفخۆش دەبە. ئەم کافتریە جیاوازە لە کافتریەکانی تر لەبەرەوەی ئەمە بێزگە لەبەرەوەی ئەمە کتێبشتی لێ و ئاستی خەڵک هۆشیارەکە و ئاشنابوون. خەڵکی دەتوانن بێن لە کافتریاکەدا کتێب بخوێننەوە، شیرینی بخۆن و قاوەیەکی گەرمیش داوا بکەن. خوێندنەوەی کتێبەکان بە خۆڕاییە، بەڵام ئەو کەسانەی کە دەیانەوێت ببنە خاوەنی کتێبەکان دەبێت پارە بدەن و بیان کڕن. دەبوو کافێ یەکەم کافتریای تایبەتی کتێب خوێندنەوە دەبێت لە باشووری کوردستان. بۆ ئەوەی کتێب چی دیکە لە دەرلاقی کتێبخانەکان نمێنێتەوە خوێنەریان هەبێت 4 خانمی کورد کافتریایەکی تایبەت بە خوێندنەوەی کتێب دەکەنەوە. ئەوان دەڵێن دەستپێکردی پرۆژەکەیان زۆر قورس بووە، بەڵام داهاتوویەکی باشی دەبێت. دەرباز یونس ڕوودا و هەولێر.